ئەمە زۆربەی براندە جیهانیەکانی تیا جێمان کردەوە و براندانی کە کوالێتی و ناوبانگ و نرخی و شێوازی خۆیان هەیە. ئێمەش وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی پشگیری خۆمان بۆ کردوونەوە کەسانێک کە لێرەن خەڵکی تۆبین هیچی خەڵکی ئەم لاولان نییە. سنتەرەکە سنتەرێکی کراوە و جوانە. ئیتر لە چەشۆنێکی تر ئیشیان کردو بۆ ئەم سنتەریشیان کردووە بۆ پەرەپێدانی زیاتر بۆ ئەوەی خەڵکی ئەم مەنتیقا تا ئەگەر ئیشێکی بێت لێرە جێبەجێکان نەچێت بۆ جادەی ئۆرزی و سەروتر و خوارەتر. او نعمتانه خدا دامه او هنده تمیز باو که یونه تیتا خورلو مرود بینی لذت لید بعد خدایی اما هنده گلایش مال جماعت های بهار هاوینا نتنی لمنطقه و مال شهرستان و لدر و گلتین علی را گریانه حتی شویجید من نوع اما متاسفانه قدری و نعمت و طبیعتی نزانن. لێرە مانتەقەکە هەم سیاحەتیە هەم مانتەقەکە ئەمە هۆتینە سەرە و بێرە و بداینا برۆدەرەیە مەرگی وارنجەمەدە هەیەت سوورکۆینەوەتە سەرە و بێرێت خوب داین و لێرەش مانتەقەی سیاحەتی ئەم هۆتی بافری ببینین فقط هویۆ من جماعەتی ئاوایە ئۆشقۆلێخ و هەگەبێنە لێرە هەبوو سیاحەتێژی ئۆشقۆل و تشتێک و لێرە نەهێنەوە. Fiestas de San Isidro. San Isidro es uno de los santos venerados en todo Madrid y nos trae lluvia, nos traía lluvia. Es un santo del 1100, por ahí, y tenemos muchísima devoción. Y salimos los chulapos, la chulapa y el chulapo, que somos la pareja que bailamos bailes madrileños. El baile tradicional madrileño, por esencia, es el chotís. A bailar dentro de lo que ha sido lo del COVID, ¿vale? ¿Y qué te voy a decir de esto? Es lo que te ha comentado ella. Y bueno, si quieres te digo cómo se llama la ropa del chulapo. Esto es, le llamaréis gorra, pues esto se llama parpusa, ¿vale? El pañuelo se llama safo, ¿vale? Los pantalones se llaman los picantes, alares, ¿vale? La chupa, el chupín. Y los zapatos, los calcos. Ya tenéis ahí más o menos cómo llamamos los madrileños chulapos nuestra ropa.